وتەیەک بە بۆنەی ڕۆژی جیهانی پەنابەران. ڕۆژی هەینی 20 مانگی ژوان ڕۆژی جیهانی پەنابەرانە. کۆبوونەوەی گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 2000 بڕیاریدا کە لە 50هەمین ساڵی کۆنوانسیۆنی 1951 ژەنێڤدا سەبارەت بە مافی پەنابەران لە ساڵی 2001 ئەم ڕۆژە وەک ڕۆژی جیهانی پەنابەر ڕابگەێنێت. کۆنوانسیۆنی ژەنێڤ کە چاودێرە بەسەر مافی پەنابەراندا سەنەدێکی حقوقیە کە لەلایەن 144 دەوڵەتەوە واژۆ کراوە. ئەم سەنەدا پەنابەری پێناسە کردووە و مافی پەنابەران و هەروەها تاعهوداتی دەوڵەتانی بۆ پارێزگاریکردن لەیان دەربڕیوە. بەپێی ئەم تاریف و پێناسەیە پەنابەر بە کەسێک دەڵێن کە بەهۆی ترس لە هێرش بۆ سەرژیانی بە دوازداچوونی مەسهەبی، سیاسی، هەڵاواردنی ڕەگەزی، شەڕ و کارەساتی سروشتی لە ماڵ و شوێنی خۆی ڕاودوونراوە. بنەمای ئەم کۆنوانسیۆنا لەسەر ئەم خاڵە ڕوونراوە کە پەنابەر نابێ بگەڕێدرێتەوە بۆ وڵاتی یەکەم کە ژیانی یان ئازادی ئەوێ تێیدا لە مەترسیدایە. بەڵام سەرەڕای وەها پەسەندکراوێک سەرانی وڵاتانی پێشکەوتوی ڕۆژاوایی بەردەوام و بە شێوەی ڕیاکارانە لە ڕێژەی ئەو ئاوارانەی کە لە وڵاتەکانیاندا بە شوێن وەرگرتنی پەنابەریدا دەگەڕێن هاواریانە و یاسای دژە پەنابەری پەسەند دەکەن. ئەوان سەبەبکاری سەرەکی وێرانی و کارەساتی ئاوارەیی لە شوێنە جۆرا و جۆرەکانی دنیادان. ئەوان کە پەرە بە مسابقەی تەسلیحاتی ئەدەن و لە پاڵ ئەم سیاسەتەدا بە ملیار دۆلار چەک بەو حکوومەتانە دەفرۆشن کە بە زۆر خۆیان بەسەر خەڵکی ناوچەکەدا سەپاندووە. لە ئەمریکا دژە ئینسانی ترین یاساکان سەبارەت بە پەنابەران دەخرێتە دەستوری کارەوە. دەوڵەتی ئوسترالیا پەنابەران لە زیندانەکانی دوورگە دووردەستەکاندا و لە دژە ئینسانی ترین بارودۆختا ڕادەگرێت. لە پاڵ وڵاتانی پیشەسازی و گەشەکردوودا پاشایەتی عەرەبستان و ئەمیرانی دەسەڵاتدار لە وڵاتانی کەنداوی فارسیش کەمترین پەنابەر دەهێڵم چێتە وڵاتەکانیانەوە. دەواازەکانی ئەم وڵاتانە تەنها بەڕووی خاوەنانی سەروەت و سەرمایە و هێزی کاری هەرزانی کرێکارانی کۆچبەری ئاسیاییدا کە لە بارودۆخی کۆی لە ئاسایی ئەو وڵاتانەدا کاردەکەن کراوەیە. لە ئێران پەنابەرانی ئەفغانستانی لە کەمترین مافی ئینسانی بەهرەمە نین و لەگەڵ چەوسانەوەی وەحشیانەی هێزی کاریاندا لەگەڵ دژە ئینسانی ترین هەڵاواردن و سوکایەتی پێکردن بەرەوڕوون. یەکێتی ئوروپا بۆ بەرگرتن لە چوونی پەنابەران کۆمەڵێک ڕێگە چارەی گرتووەتە بەر کە یەک لە یەک دژە ئینسانی ترن. یەکەم گێڕانەوەی پەنابەران بۆ وڵاتەکانیان. زیاتر لە 90% پەنابەران لە شوێنە شەڕلێدراوەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و ئافریقاوە دێن. ئەوان لە وڵاتانی خۆشیاندا ئاوارە و بێماڵن. گێڕانەوەیان واتە سەر لە نوێکردنیان بە گەروی مەرگدا. ئایا وڵاتانی پێشکەوتوی سەرمایەداری و لەوانە دەوڵەتانی ئوروپایی ئەتوانن بەرپرسیارەتی خۆیان لە بەرامبەر بەرپاکردنی شەڕە ڕاستەوخۆکان و یان نیابەتیەکان لە هیچ شوێنێکی ئەم دنیاە لەوانە لە ڕۆژهەڵات و ئافریقا کە هۆکاری ئەم ئاوارە بوونانن حاشا لێ بکەن؟ چەوسێنەرانی ئوروپایی تاتوانیان سەروەتی سروشتی ئافریقایان بە تاڵان برد و کاتێک کە بەجێیان هێشت لە دوای خۆیان بەدەیان خەساری ئازاردەری کۆمەڵایەتی و ناکۆکی قەبیلەی و قەومی و مەزهەبیان بەجێهێشت. تاتوانیان لە چەوسانەوەی هێزی کاری هەرزانی ئەوان لە وڵاتانی ئوروپاییدا سەروەتیان لەسەر یەکدانا و بەڵام دەوڵەتانی ئەمڕۆیان کە لەسەر سەروەت و دەسەڵاتی چەوسێنەرانی دەورەی ڕابردوو پاڵیان داوەتەوە لە بەرامبەر بارودۆخێکی فەلاکەتباردا کە بەسەر ژیانی ئەم خەڵکەیاندا سەپاندووە هیچ بەرپرسیارەتیەک هەڵناگرن. ئەوە لە حاڵێکدایە کە هێشتا لێشاوی سەروەتەکانی خەڵکی و قاڕەیە بەرەو ئوروپا دەچێت. ئەگەر تەنانەت قبولیشی بکەن کە پەنابەرانی ئافریقایی لە دەست هەژاری و فەلاکەتی ئابووری ڕادەکەن و بە شوێن کار و ژیانێکی باشترەوەن، دیسانیش پرسیار ئەوەیە کە کێ ئافریقای تاڵان کرد و بە دواکەوتوی هێشتیەوە و لە داوی برسیەتی و نەخۆشیدا وێڵی کرد. ئایا ئەوان ئێستاش هەر درێژە بە تاڵان و بەهرەبەری خۆیان لەم قاڕە هەمیشە برسیە نادەن؟ دووهەم، توندبوونەوەی سیاسەتە دژە پەنابەریەکان لە وڵاتانی ئوروپایی. ڕاستیەکەی ئەوەیە کە پەسەندکرانی بەردەوامی یاسای دژە پەنابەری لە ئوروپا تەنها داوێنگیری پەنابەران نابێت. ئەم یاسا و سیاسەتانە لە عینی حاڵدا ئەو وڵاتانەش لەباری ئەخلاقیەوە بەرەو دواوە دەگەڕێنێتەوە. ئەم ئاراستەگرتنە ڕێگا بۆ بەدەسەڵاتگەیشتنی ئەحزابی دەستەڕاستی خۆشتر دەکات. بەدەسەڵاتگەیشتنی ئەم حیزبانە بەواتای ئەوەیە کە لە هەنگاوەکانی دواتردا هێرش دەکرێتە سەر هەموو ئەو دەستکەوتە ئینسانیانەی لە بوارەکانی کۆمەڵایەتی ئابووری و سیاسی کە بە درێژایی ساڵانێک خەباتی چینی کرێکار بەسەر دەوڵەتاندا سەپاندوویەتی. ئەم هێرشانەش ئێستا دەستی پێکردووە. زۆربەی خەڵک لە وڵاتانی ئوروپایی و بەر لە هەمووان چینی کرێکاری ئەم وڵاتانە
دەبنە قوربانیانی دواتری ئەم سیاسەتانە. دەوڵەتانی ئوروپایی ئەگەر لە بەرەو پێشبردننی ئەم سیاسەتانەدا سەرکەوتوو بن، ئینسانیەت لە خودی ئەو وڵاتانەدا دەبێتە قوربانی. سێهەم، داخستنی سنوورەکان و بەرتەسکردنەوەی عملیاتی ڕزگارکردنی دەریایی بەو هۆکارەی کە ئەم خزمەتگوزاری و یارمەتیدانە دەبێتە هۆی هاندانی زیاتری پەنابەرانی تازە. یەکێتی ئوروپا بەپێی قەرارێکی تەوافق لەسەرکرا و وەڕەسمی بڕیاری داوە کە عملیاتی ڕزگارکردن بەرتەسک بکاتەوە. سەبارەت بە دژە ئینسانی و جەنایەتکارانەبوونی ئەم دەلیلە و ئەم سیاسەتە گومانێک نییە. ناوگانی دەریایی و ئاسمانی ئوروپایی تەیار بە پێشکەوتوترین تەکنۆلۆژی ئەم سەردەما چۆن ناتوانێت کنترۆڵی بز بە بستی دەریای مەدیتەرانە بکات. ئەوان دەتوانن هەموو بەلەمێک لەو شوێنەوە کەوەڕێ دەکەوێت تا گەیشتن بە مەقسەد بە وردی چاودێری بکەن و بەر لەوەی کە ئەو بەلەمانە بکەونە مەترسی نقمبوونەوە بچن بەهانایەنەوە. بەڵام ئەوان ئاگاهانە ئەم توانایە بۆ ڕزگارکردنی گیانی پەنابەران بەکار ناهێنن. بەپێی ئاماری ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان هەرێستا نزیک بە 4 ملیۆن پەنابەربوونی هەیە کە لە چاوەڕوانی گەیشتن بە داخوازی پەنابەریدا بەسەر دەبن. دەبێ بە پشتبەستن بە هێزی خەباتی پێشڕە و ئینسان دۆستانە لە وڵاتانی پێشکەوتوی سەرمایەداریدا دەوڵەتانی ڕۆژاوایی ناچار بکرێن تا ڕێز لە مافی ئاوارەکان و پەنابەران بگرن. پێویستە خەبات بۆ دابینبوونی ژیانێکی ئینسانی بۆ هەموو کەسێک وەک ئینسان بە مافێکی جیهانیەوە و وەک شارۆمەندێکی جیهانی و لەوانە بەهرەمەندبوون لە مافی نیشتەجێبوون لە هەر شوێنێک لە دنیادا کە خۆی دەیەوێ پەرە پێ بدرێت.